هەمومان کە بەیانیان هینە دەرەوە لە ماڵەوە ئەچینە سەر کارەکانمان یان خۆت بۆ شوێنێکی گرنگە ڕۆین ئەچینە بەر ئاوێنەکە سێریکی ڕووکەشی خۆمانەکەین یان ڕۆژانە ئەگەر بۆ جارێکیش بێت ئەچینە بەر ئاوێنەکە سێریکی ڕووکەشی خۆمانەکەین واتە گرنگیەک بە ڕووکاری دەرەوەی خۆمانەین بەڵام لەوە گرنگتر ئەمەش گرنگە بێگومان بەڵام لەوە گرنگتر ناوەڕۆکی خۆمانە ناوەی خۆمانە تا چەند پێویستە تا چەند گرنگی بە ڕوخساری خۆمان لە دەرەوە ئەین ئەوەنەش گرنگی بە ناوەڕۆکی خۆمان بین و گرنگی بە عەقڵ و بیرکردنەوەمان بین و ببینە کەسێکی کوالەتی بەرز لە هەموو ڕوویەکەوە تاکو و سوودمان بۆ خۆمان سەرەتا و بۆ دەوروبەرەکەمان و پاشان بۆ کۆمەڵگاش هەبێت باز لەمە ئەکەین و باز لە بەهای سفری ئاڵتوونیەکەین بە میوانداری زۆر بەڕێز کەمال داستان ڕاهێنەری گەشت پێدانی مرۆی کاکەمال فەرموون کاکەمال فەرموو بەخێر بێت دووبارە بەخێر بێت مامۆستا کەمال بۆ دەست پێکەین سەرەتایەکەم وت کە چۆن گرنگی بە ڕوخسارمانەین گرنگی بەو ئەین کە بەڕێزت بۆ منە ڕوخساری منەبینی شێوەی منەبینی ئەوەنەش گرنگی بە ناوەڕۆک و ناوخۆی خۆمان بین بۆ ئەوەی کە بتوانین کار بکەین لەسەر عەقڵ و بیرکردنەوەمان بەڵام سەرەتا پێم خۆشە پێناسەیەک بۆ بەهای سفری ئاڵتوونی بکەین و کاریگەری و گرنگیەکەی لەسەر کەسێتیمان من زۆر خۆشحاڵ بووم کە لەم تەوەرە گرنگە بەشدار بم و شڕۆڤێم بابەتە گرنگە بکەین کە پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی هەمومان سفری ئاڵتوونی بریتیە لە دەستکەوت و داهاتە گەورەکانی ژیانی مرۆڤ دەستکەوتی مادی دەستکەوتی معنەوی دەستکەوتی ڕۆحی هەموو دەستکەوتە گرنگەکان کە بەدەستی ئەهێنین دەبێتە سفرێکی ئاڵتوونی لە بەردەبی خۆمانە دایانین بۆ بەرزکردنەوەی کواڵیتی خۆمان بەو شێوازەی کاتێککە ئێمە دەبینە خاوەن بڕوانامەیەکی بەرز سەرکەوتن بەدەستێنین لە کارێکی خۆماندا چەند هەنگاوێک بەرەو پێشەوە دەڕۆین چاکسازی لە خۆماندا بەرجەستاکەین گۆڕانکاری لە خودی خۆمانە ئەکەین واتە ئیش لەسەر خۆمانەکەین ئەمانە هەمیان دەبنە سفری ئاڵتوونی گرانبەها ئێمە پێی بەرز دەبینەوە کاڵتیمان بەرز دەکاتەوە بە هەموو دەستکەوتە باشەکان ئەوانەی کە ئینجازن بۆ ژیانی ڕۆژانی مرۆڤ بە هەموو دەستکەوتە زۆر باشەکان بە هەموو شێوازە جیاوازەکان پێیان دەوترێت دەستکەوتی سفری ئاڵتوونی بۆ بەرزبوونەوەی ژمارەی تۆ تا ببیتە ڕقەمێکی گەورە زۆر باشە لەگەڵەوەی ئەگەر ئێستەمە تاکێک لەم کۆمەڵگایە وەربگرین لەبەر سەختی بارودۆخ هەندێجا کە ڕوبەڕووی کۆمەڵگاکە ئەبێتەوە لەوانەیە ئەو تاکە ئەگەر خۆشی بێوە خۆی بەرەو پێشەوە بەرێت هەندێجار کۆمەڵگا کاریگەری ئەبێت لەسەری کاردانەوەی کۆمەڵگا کاریگەری ئەبێت لەسەری لەوەی لە خاڵێکا بوەستێت هەمومان تووشی کێشەیەک ئەبین لە ژیانمانە تووشی گرفتێکە بین بەڵام هەندێجار ئەگەر خۆشمان بمانەوێت زاڵبین بەسەر ئەو گرفتەیە کۆمەڵگاکەمان ناڵێ ئێمە زاڵبین کۆمەڵگاکەمان دووبارە بێدەنگمان ئەکاتەوە کەواتە چی بکەین خۆی کێشە و گرفتەکان ئازارەکان لە ژیانی ڕۆژانەی مرۆڤە فاکتەرێکی بەهێزن بۆی کە تۆ جارێکیکە خۆت دروستکەیتەوە خۆت ئەپدەیتکەیتەوە خۆت بنیاد بنێی بەڕای من کێشە و گرفتەکانی ڕۆژانە هاندەرێکی باشن بۆ خۆ دروستکردن چونکە ژیان سەختە لە ڕاستیدا ژیان سەختە لە کاتێکا کە جاروبار خۆشەکانی ژیان وەک شنەبایەک وەک سروەی شەماڵ دڵ و ڕۆحمان فێنک دەکاتەوە بۆ ئەوەی تا بتوانین بەرگەی ئازارەکان بگرین ئازارەکان چەند بەسوێ بن زۆر پیرۆزن ئازارەکان چەند بەسوێ بن زۆر پیرۆزن ئازارەکان میوانێکی خۆشەویستن هەر کاتێک کە بیانەوێت بەبێ ڕوخسەت بەبێ ڤیزا تێنە ژوورە سەر لە ماڵی ڕۆحمانەدەن ئازارەکان گڵۆپی سووری ترافیکی جادەکانن ڕامان دەکرن تا جارێکی تر بیرکەینەوە تا بتوانین بە ئاسانی ڕەش و سپی لە یەکتری ژیا بکەینەوە ئازارەکان وەفادارن بەهادارن حەقیقەتن پڕن لە فەلسەفەی ژیان بۆ ئەوەی کە گەورە بین بەبێ ئێمە ڕێز لە ئازارەکانمان بگرین دڵنیا بە تۆ گەورە نابیت هەرگیز بە بێبوونی ئازارەکان ئەگەر بەربەی ئازارەکان بگریت تا نەتکوژێت ئەوە بەهێزترمانەکات دەبێ فێری ئەو ببین چێژ وەربگرین لە چەشنی ئازارەکان لە پێناوی سەرکەوتندا
سەرکەوتن ئەگەر ئازارێکیش لەگەڵا بێ و سەرکەوین مەسەر ئازارەکە ڕەنگە تاموچێژێکی زۆر زیاتریشی هەبێت وەک لەوەی کە بە هیچ ئازارێکە بەبێ هیچ قورسیەکە گەشتبیتیم بە ئامانجەکەمان مامۆستا ئەمەوێت پرسیارێک بکەم لەسەر کەسی کوالیتی بەرز دوو پرسیارم هەیە سەرەتا ئەمێ بزەم کەسێک کوالیتی بەرز بێت بەچی ئەوترێ ئەم کەسە بەڕاستی کەسێکی کوالیتی بەرزە هەر کەسێک ئیش لەسەر خودی خۆی بکات و پرۆڤە بکە و ڕاهێنان بکە بیوێ خۆی دروست کات هەڵبەتە هێواش کواڵتی بەرزە بێتەوە کاتێکە خودی خۆت ناسی و ئیشی لەسەر خۆت کرد بەها بۆ خۆ دروستەکەی ئەم بەهایە زۆر گرنگە بۆ ژیانی هەموو مرۆڤێک بۆ شێوازەی کە تۆ گرنگی بە توانەکانی خۆت بی و بۆ شێوازەی کە تۆ خوێندنەوەیشی باشت هەبێ و بیسەر و بینەرێکی زۆر باش بیت دەتوانیت سوود لە هەموو دیتێڵسەکانی ژیان وەربگری لە هەموو پۆینتەکان دەتوانی ببی بە کەسێکی کواڵتی بەرز ئەگەر تۆ مەبەستت بێت بە مەرجێ ئامانجێکی گەورەت هەبێ ئەگەر ڕۆخسەت هەبێت کاک ڕەوەن مشتێ بۆ جەناب باسکەم بە درێژایی مێژووی مرۆڤایەتی سێ بەش مرۆڤمان هەیە سێ جۆر مرۆڤمان هەیە بەشێکیان ئەوانن کە ئەو مرۆڤانەی کە لە کۆن و تاک و ئێستا زۆر بەناوبانگن مەشهورن بریتین لە جۆری یەکەمیان لە باشترین جۆری مرۆڤەکان ئەوانەی کە کواڵیتیان بەرز بووە ئەوانەی کە کاری جدیان کردووە ئەوانەی کە شاکاری گەوریان ئەنجام داوە و ئیبداعیان کردووە داهێنانیان کردووە و هەموو پێغەمبەرەکانی خوددا کە خۆڵکێدراون بۆ خزمەتی مرۆڤایەتی وەکو هەموو فەیلسوفەکان زاناکان داناکان داهێنەرەکان ئەوانی کە مبدیع بوون ئەوانی کە شاکاری گەوریان ئەنجام داوە ئەمانی کە کواڵتیان بەرز بووە ئەمانە بەناوبانگن تاک و ئێستاش ناوی چەندینیان ئێمە ئیزانین لە مێژووە وجودی هەیە ئەم جۆری یەکەمیان جۆری دووهەمیان بریتین لە خراپترین جۆری مرۆڤەکان کە زۆر بەناوبانگن یعنی دوو جۆر کەس بەناوبانگە لەسەر ئاستی دنیا باشترینەکان لەگەڵ خراپترینەکان ناوبانگ بۆ خۆیان دروستەکەن بە پێی کار و کردار و ڕەفتارەکانیان باشترین مرۆڤەکان لە سەرگۆی زەوی لە سەعات دووی کۆمەڵگا پێکەهێنن لە سەعات دوو تا لە سەدا سێ لە سەدا حەوتی کۆمەلگای مرۆڤایەتی بریتین لە خراپترین جۆری مرۆڤەکان کەواتە بوو بە لە سەعاتدا لە سەدا نەوەتی کۆمەڵگەی مرۆڤایەتی بە شێوازێکی گشتی بریتین لەو کەسانەی نەباشن نەخراپن نەسوود بەخشن نەزیان بەخشن بۆ خۆیان ئەژین واتە لەناو کۆمەڵگایە بەس کاریگەریشی گەورەیان نییە واتە نە قازانجیان هەیە بۆ کۆمەڵگا نە زەرریان هەیە بۆ کۆمەڵگا ئەمانە زۆرینە پێکەهێنن لەسەر ئاسی دنیا با کۆمەڵگەی کوردیشەوە بۆیە ئەو کەسانی کە کواڵتیان بەرزە بێت و ئاستی ڕۆشنبیری خۆیان بەرزەکەنەوە و ئاستی هۆشیاری خۆیان ئەبەنە لیڤڵێکی بەرزتر ئەم کەسانە بەناوبانگە بن و مەشهورە بن بەچی ئاناسرێنەوە بە کردارەکانیان بە ڕەفتارەکانیان بە ئاکارەکانیان بۆ شاکارانی کە ئەنجامیان داوە باشە پرسیاری دووەمیشم ئەوەیە ئەگەر کەسێک کواڵیتی بەرز نەبێت ئەتوانێت کواڵەتی خۆی بەرز کاتەوە و ئەو ڕێگایانە چییە کە کەسێکی ئاسایی بێت ئەو کەسە ناوەندیە بێ ئەو لە سادانەوەیە بێ کە باست کرد بەڵام بێ لە ساد دووەکەی کە باس کرد خۆی باسمان کرد و خاتون فەرمووی کێشە و گرفتەکانی ناو کۆمەڵگا واد لێک هات کە بیر بکەیتەوە واد لێک هات کە تۆ ئەبدەیت بیتەوە جارێکی کە چاکسازی لە خۆتا دروستکەی و گۆڕانکاری دروستکەی کەواتە مرۆڤ ئەتوانین بڵین بیکەین بە 5 بەشەوە یعنی 5 بنەمای سەرەکی لە ژیانی مرۆڤ وجودی هەیە هەستکردنەکان لەگەڵ ئەفکارەکان دواتر کردارەکان و دواتر ڕەفتارەکان اینجا ئاکارەکان کاتێکە مرۆڤ هەست دەکات لە بارودۆخێکی باشان ناژی لە ژینگەیەکی باشان ناژی کۆمەڵە پێداویستی هەیە دەوێت بەدەستی بێنێ بۆ خۆی هەست بە بوون و نەبوونەکانەکات بەرکەوتنی هەیە لەگەڵ هەموو سێکتەرەکانی ژیان پەنا بۆ ئەوە بەت کە بیر بکاتەوە واتە یەکەم جار دێتە ناو پرۆسەیەکی ئەفکارەکان بیرکردنەوەی زۆر قۆڵ باشە ئەفکارەکان چی دروستەکەن
کردارەکان بنیادەنێن کردارەکانیش دەبنە ڕەفتار و ڕەفتارەکانیش دەبنە ئاکار دەبنە خوو ڕەوشی ئەو کەسە کەواتە ئەگەر ئێمە چی بکەین بیکردەوەی باشمان هەبێت چۆن خۆمان دروستکەین کواڵتی خۆمان بەرزکەینەوە بۆ ئەوی کە بەها بۆ خۆمان دروستکەین بەهای سفری ئاڵتونی بەو شێوازی ئەگەر من بەپی یاسای ژمارەکان لەگەڵ بەڕێسانە قسە بکەم بەپی یاسای ژمارەکان لە چەپەوە دەست پێکەن بۆ ڕاست سفر بە تەنها هیچ بوونێکی نییە سفر واتە لەگەڵ وجودی ژمارەی تردا بەهای خۆی دەسەڵمێنێت و دەردەکەوێت واتە ئەگەر ئێمە ژمارە یەک دابنین چەند سفرێک لە پشتەوە دابنین لە لای چەپی ژمارەکە بێ بە 001 باشە ئەی سفر لە پشتی یەکەوە بێ دەبێ بە 01 واتە یەک ناگۆڕێت یەک زیاد ناکات باشە کەواتە ئێمە بۆی کە کواڵتی بۆ خۆمان دروستکەین ئەگەر ئێمە وەکو مرۆڤ ژمارە یەک بین ئەبێ بەهای سفری ئاڵتونی کە دروست یەکەین بخینە بەردەمی خودی خۆمان کە ئێمە بۆی ببین بە ژمارەیەشی گەورە باشە کاتێک کە ژمارەی سفرێکی ئاڵتونی دەخیتە بەردەمی ژمارە یەک بەهای ژمارە یەک دەگۆڕێت ئەبێ بە ژمارە دە هێندەی خۆی زیادەکە یەک ئەبێ بە دە لە پشتەوە دەبێ بە 01 بەڵام هاتە بەردەمی لە دیوی ڕاستەوە دەبێ بە ژمارە دە واتە دە هەنگاوی بڕیوە دە ئەوەندەی خۆی بەهای زیاد کردووە بەدانانی یەک سفری تر کاک ڕەوەند ژمارەکە بێ بە چەند بێ بە ژمارە 100 بێبەت ئەوەندە ئەبێ بە دە ئەوەندە کەواتە لە زیادکردنی هەر سفرێکی ئاڵتونی تۆ دەستێ دە هەنگاو لە ئامانجەکەت نزیک دەبیتەوە زیادەوەندە لە سفری دووەمە داوەندەی تر کەواتە هەموو ژارێ دە هەنگاو ئەبڕی بە دانانی یەک سفر تۆ لە چۆ ژمارە یەک بیت لە چۆ ژمارە دەبیت سفرێکی کە بۆ خۆ زیادکی ببی بە ژمارە 100 دواتر 1000 10,000 100,000 بۆ ملیۆنێکە ڕوا وانە کەواتە تۆ ئەوە بزانە لەگەڵ زیادکردنی ژمارەی سفرەکانە تۆ گەورە بیت دەبی بە ژمارەیەکی گەورە و دیار سفرەکانیش ئەو سفرە ئاڵتونیانە دوو جۆرن جۆرێکیان ئەوەیە کە خوای گەورە پێوان دەبەخشێ وەکو بەهرەمەندی وەکو ئیلهام وەکو تەندروستی وەکو ئەو هەموو نیعمەتانی کە پێی بەخشی ببین بە مرۆڤێکی ساغ و تەندروست و بەهێز و بەتوانە و عاقڵ و بیر و ئەفکار و هۆشی باشمان هەبێ جۆرەکیشان ئەو سفرانەیە کە ئێمە خۆمان بۆ خۆمانی دروستەکەین و کاری لەسەرەکەین و ئیشی لەسەرەکەین بە زەحمەتێکی زۆر ئەو سفرە ئاڵتونیە بەدەستەهێنین باشە کەواتە هەمووشی لە چیوە سەرچاواگرێ لەو بەهرەمەندی و توانایی کە خوای گەورە پێی بەخشێوین ئەگەر بتوانی تواناکانت کارا بکەی واتە ئاکتیڤ بن ئەتوانی بیانکەی بە سفرێکی ئاڵتونی لە بەردەمی خۆتە دای بنی کواڵتی تۆ بەرزە بێتەوە هێواش هێواش دەچیتە لیڤڵێکی بەرزتر هەم بە ناوبانگەبی هەم مەشهورەبی هەم دەبی بە کەسێکی سوود بەخش و بەرجەستە بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی زۆر باشە بەڵام بەرزکردنی ئەم کۆڵەتیە لەوەی کە ماڵێن کە مرۆڤێک بین لەوەی کە ئەم بەهرانەی کە هەمانە بەکاری بێنین تا چەند گرنگە لە منداڵی و کاری لەسەر بکرێت هەر لە خێزانەوە بگرێت لە دوایە ناوەندەکانی پەروەردەوە کە لە داهنگاوە هەتاوەکو هەموو قۆناغەکانی دیکە چەند گرنگە منداڵ لە منداڵیەوە وای لێ بکرێت ئەو کۆڵەتی بەرزەی لا دروست ببێت لە ڕاستیە پەروەردەی خێزان لە سەرەتاوە بۆ دروستکردنی مناڵێک چاک و گەورە بێت بۆ هەموو ستێپەکانی ژیانی زۆر گرنگە تۆ لە سەرەتاوە ئەم مناڵە دروستکەی واتە ژینگێکی تەندروستی بۆ لەبار بکەی بۆی کە ببێ بە مرۆڤێکی سەرکەوتوو لە هەردوو ڕەگەزی جیاواز مێر بێ یامێ بێ بنەباڵە و خێزان و پەروەردەی دایک و باوک دواتر قوتابخانە و خوێندنگا کاریگەریەکی زۆر پۆزەتیڤی گرنگی هەیە لەسەر دروستبوونی کەسایەتی ئەو بناڵە لە ئایندەیە چۆن ڕایبێنی و فێری چی بێت وای لێ دێ ئەو مناڵە توانەکانی لە سەرەتاوە دەرەکەون بەهرەمەندەکانی و دوای ئەوەی کە تۆزێک گەورا بێت دەچێتە قۆناغی هەرزەکاری دەبێتە خاوەن پلانی خۆی بەرنامەی خۆی پرانسیپی خۆی یعنی کەسایەتی ئەو جیا دەکرێتەوە کەواتە ئامانجێکی تایبەت بە خۆی ئەبێت ئەم کەسە لە سەرەتاوە گەر کاری لەسەر بکرێت لە بنەماڵەیەک باڵین لە خێزانێکی تەندروست گەورە بکرێت داهاتووشی باش چاوەڕوانی ئەکات بەڵام دواتر
ئەوەی کە زۆر گرنگە خۆی کاگڕەوەند ژیان مەدرسەیە، ینی خوێندنگایەکی گەورەیە، زانکۆیەکی گەورەیە بۆ فێربوون. باشە تۆ هەموو ڕۆژێک لە ناو تاقیکردنەوەییت. جیاوازی زانکۆکانی خۆمان لەگەڵ زانکۆی ژیان دوو جیاوازی گەورە هەیە. لە کە تۆ خوێنی دەچیتە ناو پرۆسی خوێندنەوە، دەچیتە زانکۆ، فێر دەبی لە دواییە، دوای خوێندنێکی زۆر تاقی دەکرێتەوە. بەڵام لە زانکۆی ژیان تۆ بەردەوام تاقی دەکرێتەوە بۆی کە فێر ببی. تاقیکردەوەکان پێش پرۆسەی فێربوونە، هەتاکو هەموو بەشەکانی ژیان، هەموو ئەگەرەکانی ژیان، هەموو شتەکان تاقی نەکەیتەوە تۆ فێر نابی. تاقیکردەوەکان مرۆڤەکان گەوراکەن، بن بە مرۆڤێکی بەرجەستە، بن بە کارکتەرێکی پۆزتیڤ و گرنگ، کەسایەتیشی کاریزمی لەناو کۆمەڵگا. واتە تاقیکردەوەکان گرنگن بۆ ژیانی مرۆڤ. تۆ توانی کار لەسەر خۆتکەی بۆ ئەوەی کە هەنگاو بنەی بەرەو ئاسیشی بەرزتر و کارکردن لەسەر خۆت، کاریگەری لەسەر دەوڵەمەندکردن و باشکردنی سیڤی ژیانمانە بێت کە ئەڵم سیڤی ژیان مەبەستم ئەو سیڤیە نییە کە من بۆ کارێک بیبم بۆ بەڕێوبەری ئەو شوێنەی دابنێم، مەبەستم تەواوی ژیانی خۆمە سیڤیەکەم پێ دەوڵەمەندکەم. لە ڕاستیە کاگڕەوەند پێویستە هەموو مرۆڤێک سیڤێکی تایبەت بە خۆی هەبێ. سیڤی واتە تعریفی تۆ، کەسایەتی تۆ، پێناسەی تۆ. سیڤەکە ژیانی تۆ، کەسایەتی تۆ بەرجەستە کات، ئەمە پێناسەی تۆیە، تعریفی تۆیە. ئەگە تۆ دیقەتی لاپەڕێکی ئەیفۆر بی بیکی بە 100 بەشەوە، هەر بە قەڵەم و ڕاستە دابەشی کەی بیکی بە 100 بەشەوە، یەک لەسەر 100 وێنەیەکی خۆت لە گۆشەیەکە داناوە، واتە لە 100 لە 99 هەموو ئەو لاپەڕەیە دەبێت پڕ بکرێتەوە لە تواناکانی تۆ، لە کارەکانی تۆ، لە هێزی تۆ، لە بەهرەمەندی تۆ. باشە ئەمانە تۆ چیت کردووە، چی ئەەکەی وە چی ئەزانی وە چی فێربووی لە ڕابردوو تاکو ئێستا، ئەمە تعریفی جەنابتە. واتە فەیسی تۆ لە 100 گرنگە، لە 100 لە 199 بۆی کە تۆ ببی بە کەسێکی بەرجەستە و کارکتەرێکی بەهێز، ئەوە توانەوە بەهرەکان، تواناکانی خۆتە، کردەوەکانی خۆتە، کردارەکانی خۆتە، بەهرەمەندەکانی خۆتە، ئەو شاکارانی کە تۆ ئەنجامی ئەدەی، ئەو داهێنانی کە تۆ ئەیکەی، ئەو کارانی کە کردوتە پێشتر، ئەو بەرنامانەی هەتە بۆ داهاتوو، ئەو پلانانی کە هەتە کە کاری جدی لەسەرکەی. سیڤی زۆر گرنگە، بەڵێ دەبێت تۆ ئیشی جدی لەسەر خۆتکەی بۆی کە سیڤیەکی زۆر بەهێز و زۆر باشت هەبێت. زۆر باشە. ڕازیبوون بۆی کە من کێم و من چیم و من چیم هەیە، نەک لەسەرەوەی کە من چاوم لە کەسایەتر بێلەوەی کە بزانم ئەوان چۆن ئەژین، ئەوان چیان هەیە، تا چەند وە ئەکالەوەی کە من ڕازیبم بۆ شتانەی کە خۆم هەمە واشم لێ بکا کە من کەسایەتێکی بەهێزیشم هەبێت. ئەوە ڕاوبۆچوونی منە، من گەشومەتەم تەمەنەی ئێستا من وابیرەکەمەوە. هەموو مرۆڤێک پەیوەندی بە خودی خۆیەوە هەیە و پەیوەستە بە ژیانی خۆیەوە، و هەر خودی مرۆڤ بۆ خۆی دەوڵەتێکی سەربەخۆیە. مرۆڤەکان پێویستە لۆگۆیان هەبێ، لۆگۆی خۆیان، چۆن نیشتیمانێکی سەربەخۆ، دەوڵەتێکی سەربەخۆ ئاڵای هەیە و جوگرافیای هەیە، سنووری هەیە. باشە لە هەمان کاتە ئەو دەوڵەتە سەربەخۆیە چی هەیە؟ پرەنسیپی هەیە، یاسای هەیە، سیستمی هەیە، و لە هەمان کاتە دەستوری هەیە، و لە هەمووی جوانتر ئاڵای هەیە. ئاڵا ڕەمزی ئەو وڵاتەیە نیشانەدا. واتە لە ناو 2000 ئاڵاگەر دابنرێت تۆ ئەزانی کامە ئاڵای کوردستانە، کامە ئاڵای ئەمریکایە. ئاڵاکان بە ئاسانی دەناسرێنەوە، ئەمە ئاڵای ئەڵمانیایە، ئەمە سویدە و دانیمارکە، ئەوە مەسەلەن کوردستانە، ئەو ئەمریکایە. باشە بە ئاڵاکان وڵاتەکان دەناسینەوە، ئەی بەچی مرۆڤەکان بناسینەوە؟ کەواتە هەموو مرۆڤێک پێویستە ئاڵای هەبێ، بەس ئاڵای مرۆڤ لۆگۆی کەسایەتی خۆیەتی، کەرامەتی تۆ، شەهامەتی تۆ، بەهرەمەندی تۆ، شاکارەکانی تۆ، توانەکانی تۆ کە کەسایەتی دروستەکەن، ئەوە بنەن لۆگۆی شەرەفی تۆ، ئەو دەبنە ئاڵای سەربەرزی تۆ کە هەمیشە تۆ شانازی و فەخری پێواکەی. شەهامەتی ئینسان، گەورەی ئینسان، بەهێزی ئینسان لەوەدایە کە ببێتە خاوەنی سەروەری خۆی و سەربەخۆیی خۆی
و ئاڵایەکی هەبێت لۆگۆیەکی شەرافی هەبێت لەسەر سنگی دایبنێت بڵێ ئەوە مڵکی منە، ئەوە لۆگۆی منە، ئەوە کەسایەتی منە، ئەوە ستایلی منە، دایمە شانازی بکە بەو کار و کردەوە باشانەی کە پێشتر کردوێتی و باسی هەموو ئەو پلان و بەرنامە بەهێزانە بکات کە لە ئایندەیە بەنیازی ئەوەیە ئەنجامی بات و بیکا بە شاکارێکی گەورە و داهێنان کا لە کارەکانی خۆیان. هیوادارم وەڵامی پرسیارەکەی بەڕێسم دابێتەوە. مەفهومەکە گەیشتووە خاتون. دەستخۆش. کوالەتی بەرزی کەسێک ئەبێتە هۆی بەرزبوونەوەی بەهای ئەو شتانی کە ئەو کەسە خاوەنیەتی؟ هەر پرسیارێکی زۆر جوانە بۆی کە هاوسەنجی دروست بێت. بەڵێ مەسەلەن من ئەگەر بفەرموویت ئیجازەت بفەرمووی من شتێکت بۆ ڕوونکەمەوە. ئەگەر لە کۆمپانیایەکی گەورەی بازرگانی پۆستێک لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئەکرێت کە پێویستیان بە هەندێک کەسەیە لەو موسسەیە لەو دامەزراوەیە کار بکەن بۆ چەند پۆستێکی جیاواز باشە. هەڵبەتە کەسانێکی زۆر سیڤی تەقدیمەکەن لە ڕێی ئیمێڵ و لە ڕێی ڤایبەر و واتساپەوانە کۆمەڵ سیڤە چێت بۆ ئەو جێگایە. دوای ئەوەی کە تەماشای سیڤەکان دەکرێت باشترین سیڤی هەڵدەبژێرن باشە، باشترین سیڤی بۆ پۆستێکی بەرز بۆ موسسەیەکی گەورە بۆ کۆمپانیایەکی باش. بۆ نمونە ئەم سیڤە چەند خۆشە کاک ڕەوەند سیڤەکەی تۆ ئاوا بێ مەسەلەن بۆ نمونە بیخەبەرچاوی خۆت ئەمانە هەمووی سفری ئاڵتو نییە لە سیڤەکەی تۆیا وەجودی هەیە باشە. دوای کە پێناسێکی کورتی خۆتی تایە تۆ چیت ناوت موالیدت خەڵکی شوی بەڵام ئێتەس بەس سەر زمان لە زمان چییە زانی؟ زمانی دایک، عەرەبی، تورکی، فارسی، ئینگلیزی پەرفێکت، زمانی ئەڵمانی ئەمە خۆی بۆ خۆی باشە. تۆ 5 زمانە زانی باشە. لە شارەزایی لە بوارەکانی بەرنامەکانی کۆمپیوتەرە وۆرد، ئەکسل، پاوەرپۆینت، مایکرۆسۆفت مەسەلەن کۆمەڵە بەرنامەی بەهێزە زانی و ئیشی کردووە لە کۆمەڵە کۆمپانیای گەورەتر و ئەزمموونێکی باشت هەیە و ئەرشیفێکی دەوڵەمەندت هەیە و بڕوانامە بەدەستێنانی بڕوانامە وانە هەڵگری بڕوانامەی ماستەر لە بواری فەلسەفە، هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە بواری ئیقتصاد، لە بواری ئابووری لە زانکۆی مەلەکی بەریتانیا، جامیعی مەلەکی بەریتانیا. سیرەکەی ئەمە تایبەتە، ئەم سیڤیانە خۆی بە خۆی ئاڵتوونە. کەسێک کە دکتۆرای هەبێت لە اقتصادا و کەسێک کە ماستەری هەبێت لە فەلسەفەیە بۆ نمونە و کەسێک کە 4-5 زمان بزانێ و ئەزمموونێکی زۆری هەبێ و چەندین وڵات گەڕابێ و کاری لەسەر خۆی کردبێ ئەمانە دانسخەن، ئەمانە زۆر بەهێزن. بۆی ئەم کۆمپانیایە فۆکسی لەسەر ئەم جۆرە سیڤیانە هەیە و ئەمانە بە هەند وەرەگرێ و پێشوازیشی گەرم لە خاوەنی سیڤەکە کات و لەو ئینتەرڤیوە لەو چاوپێکەوتنە حسابێکی زۆر تایبەتی بۆ کات. چکۆمە سیڤەکەی زۆر سنجینە، زۆر بەهێزە، ئەمە کواڵیتی ئەوە، ئەمە کارەکانی ئەوە، ئەمە تعریف و پێناسی ئەو کەسەیە. بۆیە ئەم سیڤە باشە یەکسانە بە پۆستێکی باش و یەکسانە بە داهاتێکی مادی باش و یەکسانە بە موچەیەکی زۆر باش و کۆمەڵە ئیمتیازاتی باش. ئەم کەسە هیچ کاتێک ئامادە نییە لەو موسسە ئیشکا مانجی بە $1000 بە $2000 وەڵام ناداتەوە. بەهای خۆی دەزانێت لانی کەم ئەڵێ من ئەگەر کار کەم لێرە ئەبێ من ڕەنگنی لانی کەم داهاتی مانگانی من یەکسان بێ بە $10,000 بە دەفتەرێ دۆلار و کۆمەڵی داواکاری تریشی هەیە، کۆمەڵە سێرڤز و خزمەتگوزاری تریشی پێویستە. ئەگەر نا ئەم ئامادە نییە کار بکە ئەزانی بۆچی لەبەرەوەی کە ئەمەندە بە نرخە، ئەوەندە نرخی خۆی ئەزانێ، ئەمەندە کواڵتی بەرزە، خودی خۆی ئاڵتوونە، ئەزانێ چەندین کۆمپانیای تر ئامادەن پێشوازیشی گەرمی لێ بکەن. واتە کە تۆ کواڵتی خۆت بەرزەکەیتەوە لەگەڵ بەها بۆ خۆت دروستەکەی، هەموو شەشی تر لەگەڵ تۆیە بەهادارە بێت. واتە ئەو کەسە گەر کتێبێک بنووسێ ڕەنگە هەزاران نوسخە، دەیان هەزار نوسخەی لێ بڕوا، چکە کەسێکی بەناوبانگە، خۆی کواڵتی بەرزە، کتێبەکەشی کواڵتی بەرزە. هەموو ئەو شتانی کە ئەو خاوەندارێتی یەکات چونکە خۆی کواڵتی بەرزە، نرخ و بەهای هەموو پێداویستەکانی ژیانی ئەویش هەر کامێکیان بفرۆشێ نرخ و بەها بۆ خۆی دروستەکە. ئێمە بینیمانە لە تیڤە لەسەر هەموو ئەستێرەکانی هۆلیوود و بۆلیوود و ئەوانەی کە هەن
کەسە بەناوبانگەکانی کە هەن لەسەر ئاسی دنیاوانە کە ئەستێرە و بەناوبانگن شتێکی ئەوان دەفرۆشرێت لە پۆشاک لە پێداویستەکانی ناوماڵ بە بەهایەکی زۆر گرنگ و خەیاڵی وانە چونکە ئەمە بەهادارە لەبەر کە کەسەکە خۆی کوالتی بەرز بووە بۆ بە ئەستێرە شتێکی سادە و ساکاری ئەو ئەگەر مەسەڵەن ئالەتێکی مۆسیقی بێت جیتارێک بێت تابلۆیەک بێت وانە بە چەند ملیۆن دلارێک مەزەندا لە کاتێکە نرخە ڕاستیەکی خۆی $500 بێ ڕەنگە $500 بێ بەڵام مادەم هی ئەو کەسێکە خودی خۆی کوالتێکی بەرزە لە باتی $500 بێ بە $500,000 چەند زیاد دەکات چونکە خاوەنی ئەم کەرەستەیە کە بەجێ هێشتووە یا فرۆشتوێتی یا ئەی فرۆشێ ئەم کەسە کوالیتی بەرزێ ئەم کەسە کوالتی بەرزەیە هەموو چوار دەورەکەی لەگەڵ ئەمدا کوالتیان بەرز دەبێتەوە واتە هەمووی بەهای بۆ دروستە بێت چونکە ئەمە بێ هاوسەنجی دروستەکات هەموو شتە بەهادارەکان مڵکی کەسە بەهادارەکانن بەڵێ زۆر باشە لەگەڵەوە ئێمە چەند کەسێکیشمانەیە لەوەی کاتێک کە شکست و سەرکەوتنەکان ئەبەستێتەوە بە چارەنووس ئەگەر هەرچێکی بەسەر بێ ئەڵێ چارەنووسەکە وا بووە ئەم چارەنووسە بەڕاستی یاخود هەوڵدانی زیاتر و کەم تەرخەمیە لای ئێمە ئەگەر شکست بێیان سەرکەوتن بێت خاتون ئەزانین شوانە هەندێک قەزا و قەدەر هەیە کە لەژێر سەیتەرە و ئیرادەی ئینسانانیە تۆ دەسەڵاتی تایە نییە کارەساتێکی سروشتی ئەبێت ئەوانە ڕووداوێت ئەخڵقێت لە هێز و ئیرادی تۆیانیە ئەمەیان جیاوازە جگە لەوە هەموو چارەنووسی تر بەدەست خۆتە مردن و ژیانی لێ دەرچێت هەموو چارەنووسی داهاتوی خۆت بۆ خۆتی دیارەکەی یعنی ئێستا ئێمە گەیشتوین بە چه ئاستێک دەرئەنجامی بیکردنەوەکانی ڕابردوومان ئێمە گەیاندووە بە ئێستا بیکردنەوەکانی ئێستەمان بۆ داهاتوو ئێمە دەباتە قۆناغێکی تر یان زۆر باشتر و بەرزتر یا خراپتر دەرئەنجامی بیکردنەوەکانمان ژیانی ئێمە ئەگۆڕێ کوالتی ئێمە ئەگۆڕێ باشە بۆیە دەتوانی خۆت چارەنووسی خۆت بۆ ئایندە بنەخشێنی و دروستیکەی واتە نەخشە ڕێگای سەرکەوتن بۆ خۆت دروستکەی دیزاینی بۆ بکەی کاری جدی لەسەر بکەی بڵێ من دەمەوێت لە 3 ساڵی ئایندە 5 ساڵی ئایندە بگەم بەم ئاستە بگەم بەم لیڤڵە و ئەم دەستکەوتانە بەدەست بێنم ئەم ئینجازانەم هەبێت بگەمە فڵان شوێن بمە خاوەنددارێتی ئەم جۆرەشانە ئەوی کە پێویستەکە بیکڕیە بەدەستی بێنی واتە تۆ بە کاری جدی بۆ بکەیت تەمان ئەچیت زەحمەتێکی زۆری پێویستە کاتە بە ئەندازیاری ژیانی خۆمان بین بەڵێ ئەبێ ئەندازیاری ژیانی خۆمان بین ئەگەر تۆ ئەندازیار نەبیت و پارێزەریش نەبیت بە ئاسانی لە ژیانە دواکەوی و ئەدۆڕێی بەردەوام تۆ بێ دیزاینەرێکی باش بی بۆ نەخشە ڕێگای ژیانی خۆت و بێ ئەندازیارێکی زۆر سەرکەوتوبی و پارێزەرێکی زۆر بەهێز بی و مامۆستایەکی باش بی بۆ خۆت و دڵسۆزی خۆت بی و خۆتت خۆش ببێ و گرنگی بە توانەکانی خۆت بی و ببی بە کەسێکی ئاکتیڤ و کارا چالاک لێ هاتوو بۆ ئەوەی کە منافەسەی شوادەوڕەکەت بکەی بە شێوازێکی زۆر باش ئەجیان تۆ لە کاروانی سەرکەوتن یا داهاتوو دواکەوی ناگەی بەو ئەنجامی کە خۆت کارت بۆ کردووە بۆیە ئیشکردن لەسەر خۆت بە هەموو شێوازەکان زۆر گرنگ و پێویستە باشە کەسێک هەیە لە ژیانە ئەگەر هەرچەنە بینەر و بیسەرێکی باشیش بێ وەک بە ڕێزت لە سەرەتایە باست کرد کە یەکێکە لە ڕێگاکانی بۆ گەشتن بۆی کە بگەین بە کوالەتێکی بەرز بەڵام بینەر و بیسەرێکی باشە بەڵام نابێ بە کەسێکی کوالەتی بەرز ئەو کەسی کە بینەر و بیسەرێکی باش بێت ئەبێ وشە پۆزەتیڤەکان و ڕووداوەکان لەناو مێشک و زەهری خۆیان سەیف بکات و ببێتە هۆکارێکی باش بۆی کە گۆڕانکاری لە ژیانی ئەمە دروست بکات بیسەر و بینەرە باشەکان دەبێ ئەفکاریان بجۆڵێت بیکردەوەیان فراوانتر و قوڵتر بێت تاق و هەست بە بەرپرسیارەتی بکەن و هەست بە مەسئولیات بکەن بەوەی کە پێویستەکە لە ژیانە ئەم چۆن هەنگاو بنێ بەرەو پێشەوە گۆڕانکارەکان بەو شێوازە دروستە بن کاک ڕەوەند کە تۆ خودی خۆت بە باشی بناسی و گرنگی بە توانەکانی خۆت بی و ئامانجی گەورەت هەبێت بەو شێوازە تۆ ئەتوانی کارێکی وا بکەی کە بچیتە ئاسێکی بەرزتر
بەڵێ زۆر باش. شتێک هەبێت لە کۆتایە بتوێ ئاماژەی پێ بێت شتێکمە لە بیرمان کرد لێ بکەینە پرسیاریان بەڕێزت ئاماژەت پێ نەکردن ئەوی کە بەلامە گرنگە کاغڕەوەن باسی کەم هەموو مرۆڤێک پێویستە سیڤیشی هەبێت شانازی بەو سیڤی خۆیەوە بکە بە داهێنانەکانی بە کارە باشەکانی بە شاکارەکانی بەوانەی کە کردوێتی شانازی پێوە بکات و خۆی تعریف کات و خۆی بەرجەستە بکات و ببێ بە کەسێکی سوود بەخش وە کواڵتی خۆی بەرز کاتەوە وە کۆمەڵە سفری ئاڵتۆنی لە بەردەمی خۆیان دابنێ بەهای سفری ئاڵتۆنی بزانێت تاکو خۆی ببێ بە کەسێکی بەهادار و کەساتێکی بەرز و بەرجەستەی هەبێت دەستی خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونێ زۆر خۆشحاڵبووین هیوادارین کە گفتوگۆیەکی سوود بەخش بووبێ وەک ئێمە سوودمان لێبینەوە بینەرانیشمان سوودیان لەگەڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس